ساڵیادی ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژی لە 25 نۆڤێمبەرەوە بۆ ماوەی 16 ڕۆژ هەوڵ دەدەین ئەو چالاکیانە ئەنجام بدەین کە تایبەتن بە ڕوبەڕووبوونەوەی تونند و تیژی دژی خانمان و ژنان و ئافرەتان. پێشەنگایەکی فۆتۆی بەشێک لە فۆتۆگرافەرە جیهانیەکانمان لەناو بازاڕی سەیساغ لەسەر پردەکە نمایش کرد. بۆیە ئێمەش بە پێویستمان زانی بۆ خستنە ڕووی ئازار و بەشێک لە مەینەتیەکانی ژنان و خانمان و ئافرەتان چالاکیمان هەبێ و لەناو بازاڕ لە ڕێگەی بڵندگۆوە بانگەوازی نا بۆ تونند و تیژی دژی ژنان و خانمان، نا بۆ تونند و تیژی بە هەموو جۆرێک، نا بۆ کوشتنی مرۆڤەکان گەڕاین و لەگەل ئەم بانگەوازەیە بە ئۆتۆمبیل توانیمان بروشور و یا با بڵێن وێنەی هۆشیارکردنەوە بۆ ئەم یادە بدەین بە جەماوەری بە شەرەفی شاری سەیساغ، ژیان بە پێکەوەی خۆش و جوانە و فیلمی کورت نمایش بکەین لە هۆڵی ڕۆشنبیری سەیساغ. یەکێک لەو فیلمانە فیلمێکی برایەکی کاک بەهمەنی قوبادیە باس لە جۆرێک لە بەدحاڵی بوون لە سەرپۆشکردن و ئێمە ئەو فیلمە نمایشەکەین بە مەبەستیەوەی کە خانمان تا ڕادەی تێگەیشتن لە باڵاپۆشی دەتوانن باڵاپۆش بن، بەڵام لە کاتێکیشا کە بەدەر لە خواستی خۆیان ئەکەونە بەرەوەی کە ئەم باڵاپۆشێ تێک بچێ نابێت تونند و تیژیان بەرامبەر بکرێ، دەبێت ڕێنمایی بکرێن، قسەیان لەگەڵا بکرێ و ئازادیەکانیان لێ زەود نەکرێ. و فیلمی دووەمیشیان باس لە میانەیەکی خۆشەویستی نێوان نێرومەیەک دەکات یا پیا و ژنێک دەکات کە ژیان بە ناو تەنگەبەرێکی ناخۆشە دایانبات، بەڵام لە کۆتاییە دەتوانن بەو ئامانجە بگەن کە ژیانی هەردووکیان بەیەکەوە بەستراوە. فیلمی یەکەم دەرێنانی بەتینی قوبادیە، فیلمی دووەمیش دەرێنانی کاک مەریوان ئیبراهیمە. فیلمی ڕووسەریەکەم بابردی لەگەڵ فیلمی سۆمە.